هاتوین بۆ بەسەرکردنەوەی ئەو پرۆژانەی چاکنەوەی ڕێگاوانەکان کە لە سنووری پارێزگای هەڵەبجە جێبەجێیەکەین کە کوی گشتی ئەو پێگانی کە چاکنەوەی ڕێگەی تیاکرێت 10 پێگەی پرۆژەیە بە زیاتر لە تێچووی ملیارێک و 300 ملیۆن دیناری عراقی سەرڕایەوەی کە چەندین پرۆژەی تریش لە بەرنامەی وەزارەتی ئاوەدانکردنەوەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجە جێبەجێ بکرێ خۆشبەختانە مژدەیەوە شتانەیەمێک کە بەڕێز سەرۆکوەزیران فەرمانی کردووە کە پردی توەقوت و ڕێگەکەی دروست بکرێت لە ئایندەیەکی نزیک ئایشەڵایەینەوە بۆ پارێزگای هەڵەبجەی خۆشەویست بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکوەزیران جگری سەرۆکوەزیران و بەڕێزانی تر بەردی بناغەی پردی توەقوتیش دانین. من هیوادارم بارودۆخی هەرێمی کوردستان بەرەوباشی بڕوات و بتوانین لە ساڵی داهاتوو لە ساڵی 2021 چەندین پلان و پرۆژەی ترمانەیە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە جێبەجێ بکەین. خی گەورە پشتیوانمان بێ بۆی بەسەرکەوتی بتوانین جێبەجێ بکەین. سوپاسی جەنابی پارێزگار و ستافی پارێزگای هەڵەبجەکەین کە لە پێشوازیمان نەبوون و بەڵێن بە خەڵکی هەڵەبجە و بە پارێزگاری هەڵەبجەین کە ئەوەی لە توانای وەزارەتی ئاوەدانکردنەوە بێت بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمان لە پارێزگای هەڵەبجە درێغی ناکەین.